ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جارێکی تر ئێوە بینەری بەرنامەیەکی تری ئێمە لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەمڕۆ دەی سەپتەمبەری 2023 پاش ماوەیەکی دیاریکراو لە پشووی هاوینە هاتینەوە خزمەتتان بۆ درێژە پێدانی بەرنامەکانی کەناڵی هیوا. بەر لەوەی دەست بە بەرنامەی ئەمڕۆمان بکەم، داوای لە ئێوەی ئازیزەکەمەوەی تا ئێستا سەبسکرایبی کەناڵی هیوای نەکردو لەسەر یوتیوب ئەو کارەمان بۆ بکات و کۆمەکتان بکا بۆی بینەرێکی زۆرتر متابعی بەرنامەکانی ئێمە بکەن. هەروەها لە ڕێگەی کەناڵەکانی سۆشیال میدیا و ئەم بەرنامەیە پەخش بکەن بۆی بینەرانێکی هەرچی زۆرتر ئەم بەرنامەیە کە ڕاستەوخۆ پێشکەش ئێوەی ئازیزەکرێ بینەری بن. ئازیزان، بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە لە پێشوازی ساڵیادی ڕاپەڕینی شۆڕجێڕانەی ژن ژیان ئازادیە لە ئێران. بۆ ئەم بەرنامەیە هاوڕێکی ئازیز میوانمانە کە هاوڕێ فاتحی شێخە. ئەم کاتت باش هاوڕێ فاتح شێخ، ئومێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێ و تەندروستیت باش بێت. هەموو کاتێکت باش، ژیانت باش هاوڕێ شەماڵ. هیوادارم بینەرانیش هەروەها ئارەزوی سڵامەتی و شادی پایداران بۆ بکەم. هاوڕێ فاتح، من بەر لەوەی کە ئەم بەرنامەیە درێژە پێ بدەم پرسیارەکانم ئاراستەی ئازیزتان بکەم، پێخۆشە بینەران ئاگادار کەمەوە گەر کەسانێک کۆمنتێکیان هەبێ یاخود سەرنجێکیان هەبێ پرسیارێکیان هەبێ ئەتوانن لە کەناڵەکانی لە یوتیوب و هەروەها لە فەیسبووکان بەرنامە بڵاو بێتەوە کۆمنتەکانی خۆیان بنووسن. لە کۆتایی بەرنامەکەی بەپێی وەخت و توانامان هەوڵەدین لە خزمەتیان نابین بۆ وەڵامدانەوە پرسیارەکانیەوە ئاراستەی هاوڕێ فاتح بکەین. هاوڕێ فاتح، ساڵێک تێپەڕێ بەسەر ڕاپەڕینی شۆڕجێڕانەی ژن ژیان ئازادیە، ساڵێک بەسەر و ڕاپەڕینەی کە ڕاستی بەستەڵێکێکی زۆر ئاشکرا و دیاری لە ئێرانە تواندەوە جاریشتر هێز و توانای جەماوەرێکی بەرین شۆڕژێڕ و بە تایبەتی ژنان و کچانی ئازادی خوازی ئێرانی دەرخست. من پێم خۆشە سەرەتا بەر لەوەی پرسیارەکانم سەبارەت بەلایەنە جۆرا جۆرەکانی ئەم ڕووداوە مەزنە ئاراستەی ئێوە ئازیز بکەم. پێم باشە ئەگەر بکرێ ئەنتیباعی گشتی خۆت یاخود ئەو هەستەی کە لە دوای ساڵێک لەلای ئێوە دروستێکە ئەمیادا بۆ بینەرانمان بەیانی بکە. فەرموو. زۆر سپاس. من بە وتەیەکی شێعری کورد ئەم هەستەی خۆم بەیانەکەم. بەناوی ئەم ساڵە خەمبارە، خەمی ژینا گوڵ و ژانی کیان و ماتەمی سەدها گوڵاڵەی پەرپەری ئەم ساڵە خەمبارە، لەگەڵ ئەم گشتە خەمباریانەدا ئەم ساڵە چاو لێکەن چ سەربەرز و شکۆدارە. هەر لێرە من ڕێز و پێزانوین و پەیامی سەربەرزی و شکۆداری ئەنێرم بۆ بەڕێزان ئافاقی مژگانی ئیفتخاری و ئەمجەدی ئەمینی و هەموو ئازیزان و کەسوکاریان. بەڕاستی ئێوەتان ناوی ژینا ئەبێتە ڕەمز، هەروە بوو خۆشتان هەربوونەتە ڕەمز و نیشانەی سەربەرزی و شکۆداری، نەکرد لە کۆمەلگایەکە کە تیایە ئەژین، بەڵکو لە ئەم پڕۆپەری جەهانە. من وەکو کەسێک کە لەوانەیە نەسڵێکیش لە ئێوە بە تەمەنتر بم، ئەحساسی سەربەرزیەکەم بە ئێوە، بە خۆڕاگریتان، بەوەی کە لە یەک ساڵی ڕابردووتان نیشانتان داوە و خەڵکی ئازادی خواز و بەشەریەتی ئازادی خوازتان لە کۆمەلگا و لە هەموو دنیا فێر کردو، فێری خۆڕاگری و سەربەرزی و شکۆداری. وابزانم بەشەریەتی ئازادی خوازیش ڕێز و پێزانینی ئێوەی بۆ ئێوە هەیە و ئێوە بەڕاستی شایستەی باڵاترین ڕێز و پێزانین. دەستخۆش فاتح جان، من پێم خۆشە لەوە دەست پێ بکەم. ساڵێک دوای
ساڵێک دوای ئەم ڕاپەڕینێ هەڵگیرستانی ئەم ڕاپەڕینە شۆڕجێڕانەیە ئەم جوڵانەوە فراوانە جەماوەریە کە سەرتاپای ئێرانی داگرت کەم شوێن هەبوو لە ئێرانە کە لەسێ ئەم ڕاپەڕینە نەیگرێتەوە تەنانەت هەندێک جێگا و شارکێدا هەموو جوڵانەکانی پێشووتری شاغایی منجاریان دەرکەوتن و جەماوەر لەوێش دەنگی خۆی بەرزکردەوە. ساڵێک پاش ئەمە ئەزانین کە ئەم جوڵانەوەیەوە ئەم هەستان و بڵین فیزیشە جەماوەری یاخود ڕاپەڕینە جەماوەریە بە ئاکامەکانی یا بە سەرکەوتنی تەواو یەکجارێکی خۆی نەگەیشتوە، بەڵام کۆمەڵێک دەستکەوتی زۆری بەدیهێناوە، کۆمەڵێک دەستکەوتی داوەتە دەستی جەماوەروە لە هەندێک لایەنەوە پاشەکشەی بە جمهوری ئیسلامی کردووە. پێم خۆشە تەقییمی تۆ هەڵسەنگانی تۆ لەم بابەتەوە بیست. من لەم وایە هەروە بۆ بەڕاستی، یعنی لە ساڵی ڕابردووە کۆمەلگای ئێران بە گشتی بۆ بە دوو جەمسەرێکی زۆر کەم و وحشی و سەرکوتگەری دەوڵەتی جمهوری ئیسلامیە، جەمسەرێکیش کۆمەلگایە بە گشتی. بەڵام تەبان کۆمەلگا هیچ وەخت وانییە کە بە گشتی یەک مەرام یەک استراتێژی پەیڕەو بکە. تەبان لەناو ئەم کۆمەلگا کە هەمووی پێم وایە هەمووی بە تەمای ئەوەن کە جمهوری ئیسلامی لابن لەسەر ڕێژیانی خۆیان، مەیلی جۆر بەجۆر هەیە، گرایشی جۆر بەجۆر هەیە. بەڵام بە نەزەری من ئەوەی کە مهمە ئەوەیە لە ساڵی ڕابردووە ئەو زۆربەی بەرچاوی کۆمەلگایە کە ئەتوانن کۆمەلگا بگۆڕن، ئەوانە مۆری خۆیان داوە لەم بزوتنەوە شۆڕژگەڕانەیە. ژنان، کاران، خوێندکاران، معلمان. من بارهاش یەک دوو جاریش ڕابدام لەگەڵ خۆت باسم کردووە، من پێم وایە لە ئێران بەتایبەت دەڵان بەحسێکەین ژنان ئەوڵەن زۆربەی کۆمەڵن، ئەمە کەڵێن ژنان نیوەی کۆمەڵن هێشتا کەمە، ژنان لە نیوەی کۆمەڵ زیاترن. بەڵام حتا بۆ ئەوەی کە چینی کرێکار بڵێن چینی کرێکار بەڕاستی یعنی ئەو چینە کە توانێت کۆمەلگا بگۆڕێ، کۆمەلگای سەرمایه‌داری بگۆڕێ، ئەکسەریەتی یا زۆربەی ئەو چینیشە هەر ژنانن و زۆربەی ژنانیش هەر لەو چینن. جگەر لەوە لە وەختی وا کە کۆمەلگا ئەجۆشە و ئەخرۆشێ، وانییە هەرتەنیا کرێکاران، هەرتەنیا ژنان، هەرتەنیا چەوساوەکان بۆنەمایان. زۆربەی زۆری کۆمەلگا دێتمەیان بۆ ئەوەی وەزایەتە بگۆڕێ. هەر کەس بە پێی مەودای بیرکردن مەسلحەتی خۆی لەواخام مەوقعیەتی خۆی ئەو گۆڕینەی لەبەرچاوە. من پێم وایە ئەگە کەسێک بەتەما بوو بێت لە ساڵێکە جمهوری ئیسلامی بڕوخێ، وەش بیرکردنەوەیە کە پێم وانە نەبوو ئەتوانێ وا بێ، لازمیش نەبوو وا بێ. بەڵام لەم یەک ساڵەدا ئەوەی کە دەرکەوتووە جمهوری ئیسلامی گیان بەدەر نابە لەم شۆڕشە کارعان هەیە. نزیکە 20-25 ساڵە خەڵک لە ئێرانە هاتوونە تەمەیان بەوە کە ئەم ڕژیمە بڕوخێن، بەڵام سەرکەوتنیان بەدەست نهێناوە، خۆناغ بە خۆناغ کاتونەتە بەرەوە. مەجێشم لە خۆناغ بە خۆناغەوە نییە کە بڵێم خۆناغی هەیە، بەڵام مەجمەوەی هەر وەختێک خەڵک ڕاپەڕینێکی کرد بێ تا ئێستا سەرنجامەکەی نەبووە بۆەوە کە کۆماری ئیسلامی بڕوخێ. من ئەسڵ من لەو نەسڵم لە انقلابی ئێران ساڵی بڵێن 57 یا ساڵی 79 کە لە 20 ساڵ بەلەواترەوە داخلی تێکۆشانی سیاسی بووم. بەڵام ئەو ساڵی کە شار ڕووخا ئەکسەری ئێمە پێمان وا بوو ئەگەر جمهوری ئیسلامی تازە گرتووە بەدەستەوە، بەڵام زۆر عمرێکی زۆری نابێ، یعنی ئەوانەی کە زۆر قایل بوون بەوە کە جمهوری ئیسلامی بتوانێت عمر بکەن و لەوانەیە 3-4 ساڵ عمر بکە، 4 ساڵ عمری کردووە. ئەمە بەدەست من و تۆ حەزکردنی ئێمە نییە،
إيران بشكل الدنيا وهمو كس تقريبا همو كس كتوزق ورد بين بأذانك هات مصر كاري جمهورية إسلامي كاري دولة كاني أو وقت الدنيا براستو بغرب وبالشرق هروانش باراستو يعني بلام بخوناغ خلق هاتنا تمان بيرو خين بوين نكراو من تما أم جارة زور فرقية لقل جارة وبتعبد مسلكة توجه شارتك لويك الجنان على هالقري أم شورشن ولا صفي بيشون زور مهمة شو كبراسي من تما مثلا استالح يقدو حفتي كدادة هم أمثال قردم مهمة صال يادا كلا بستوبينجي ماني خرمانان يا شالدي ماني سبتام قرار بكري هم كرانوي زانكو كانج مهمن شكو أما دو هيزي مهمي كوملايات جنانو خانت كاران طبعا ممكن يقول أي كريكاران لما كريكارو بان شستو معلم وخو همو روجا آن خريكي تيكوشان بلامان خريكي تيكوشانا كنك بعد كسك بيوانيك بشكل لم بزتنا بلام بما بشكل واقعين لم بزتنا بعد كسك بيان ويا كريكاران حتما الوقت ما بين اعتصاب كان ممكن بتواني اعتصاب كان ممكن نتواني اعتصاب كان بلام كريكار ومعلم وبان شستو خلقي زور حتى اوانيك برق وضعي معيشتي شان باشا موقعيتي شان باشا أهرزوانا ويا نجاتي بودسم كابس بوبو نومن بما قولتين دسكوتي أم شورش جينا أوياك دركوتو أم رجيما جان بدرنا أما زور إتا شون الروخي شوقت الروخي يعني أتوين باسي وكان مشكل گیرو گرفتەکان چییە کێشەکان چییە یا لە ساڵی ڕابردووە چۆن خۆی نیشان داوام کرد بەڵام من پێم وانە کەس بوو بێ وەکو ناوچی بوو نۆسترادامۆس یعنی ئەو جۆرە کەسانە ئەڵان باوەڕ ناکەم بەشەر ئەوەشی لە بیر ماوە کەسێک بۆەوە نۆسترادامۆس ناوی بووە پێشبینی دوا ڕۆژی کردووە بەڵام ئێستا هیچ کەس باوەڕ ناکات بە پێشبینی دوا ڕۆژ پێشبینی دوا ڕۆژ ناکرێت چونکە بازە شتێک هەیە کتوپڕ بووەدا ڕەوچی شتەکان ئەگۆڕێ بەڵام من پێم وایە یەکشت پێشبینیە کرێژوێ جمهوری ئیسلامی ئێران گیان بەدەر نابە ئەوە مهمە ئیتر وەختەکەی و ئەو چۆنە بێتەوەوانە حتمیەتێک لە گۆڕان نییە بەڵام من هیوادارم من لە ساڵی ڕابردووە بەردەوام سێشتم بۆ سێ هەستم بووە یەکێکەوە کە ئومێدەوار بووم یەکێکەوە خەمبار بووم چونکە سەدها عەزیز گیانیان لەدەستداوە یەکەمینیان ژینا بوو بەڵام سێهەمیشەوە بووە کە من نیگەران بووم یعنی وانییە کە مطمئن بووبم کە چۆن ئەم شتاچێتە بەش ئێستا ئومێدەواریەکەم زیادی کردو خەمباریەکە لە جێ خۆی ماوە بەڵام نیگەرانیەکەم کەمی کردو ئەوەندە هەیە یعنی من ئەوە خۆم تەماشای وەزاکە پێشم وایە لە درێژەی بەحسەکەمانە باسێک لەوە بکەین کە لە شێوەی بیرکردنەوە من لە ئەنگلی لانگ تێرمیزمم بە خەوری ئینگلیسی ئینسان لە ماوەیەکی تۆزێک دوور و درێژترەوە بێ ئەم ماوە دوور و درێژە لە ڕابردووشە مەزورمەوەیە ئەگەڕێتەوە بۆ مەسەڵەن جاری وایە بۆ هەزاران ساڵ جاری وایە بۆ 200 ساڵەوە پێش مەخسوسن بەڵام مهمەوەیە تۆ بۆ دوا ڕۆژیش تۆزێک لانگ تێرمیزم بەسەر بیر و باوەڕ تازاو بێنێت چاوت لەوە بێ کە ماوەیەکی لە درێژ ماوەدا چی ڕۆدا لە درێژ ماوەدا چیت لەبەر چاوە ئەگینا ئەگە ئینسان چای ببەسێ و ڕوو لە درێژ ماوە بکە لەوانەیە بکەوێتە ناو مصیبەتێک کە هیچی لێ دەرنێ بەڵام تۆ چاوت لە دوا ڕۆژ بێ بۆ معنایە کە دوا ڕۆژ بە چیە زانێ و چۆن هەنگاوی بۆ هەڵەگرێت پێم وایە ئەم یەک ساڵە ڕۆشنی کردو کە دوا ڕۆژ بۆ ئەوانەی کە هاتوونەتە مایان و هەتا گیانی خۆیان ئامادە کردەوە بۆ فیداکردن بە تەمای ئەوەن کە ئازادیەکی کامل ڕزگاریەکی کامل
لە کۆمەلگا بەرخراکرد و ئەمە یا بۆ ژنان یا بۆ کرێکاران یا بۆ خەڵکی چەساوە خەڵکی زڵم لێکراوە و ئەمە تەنیا ئەوە نییە کە مەیل و ئارەزوو بێ وەزعیەتەکەش وا هەیە کە ئەوە ئیمکانی هەیە 6 ساڵ بەر لە ئێستا لەوانە بۆ ڕزگاری ژنان هەر ئارزوو بێ ئەلعان وانە ئەلعان ئارزوو نیە ئەلعان ئەتوانێت واقعیت بێ منزمۆیە لە درێژێ بەسەکمانە بچینە ناوەکە زۆر باشە من دیار پرسیارێکی کەم هەیە سەبارەت بە هۆکارەکانی ئەوەی کە لە ئێستای ئەم جوڵانەوە وەستاوین بەڵام بەر لەوە دووبارە داوا لە بینەرانی ئازیزیان بەرنمەیەکەم کە ئەگەر تا ئێستا سبسکرایبیان نەکردو سبسکرایبی کەناڵی هیوا بکەن لەسەر یوتیوب و ئەم بەرنمەیە لە ڕێگای فەیسبوکەوە کە بینەری ئەبن یاخود لە ڕێگای یوتیوبەوە لە کەناڵەکانی خۆیانەوە بڵاوی بکەنەوە دەرگای کۆمنت یا بەشداری ئێوە بە کۆمنت ئاوەڵایە لە کۆتایی بەرنمەکە چینە سەر ئەو پرسیارانە یا ئەو سەرنجانەی کە ئێوەی ئازیز بۆمانی ئەنێرن تا ئێستا کۆمنتێک هاتووە لە ئاوڕێ ئارەز ڕەشیدەوە حتمما وەڵام وەرەگرێ هاوڕیانێکی تریژ ئەگەر سەرنجێک یا کۆمنتێکیان هەیە لە فەیسبوک یاخود لە یوتیوب بینوسن ئێمە لێرە لە ستودیۆ ئەیبینی هاوڕێ فاتح ئێمە لە جێگایەکی دیاریکراوی ئەم جوڵانەوە وەستاوین ئێستا یان ئەم جوڵانەوەیە هەیە ئەڵێن خۆشانەکەی بەرە و داچوون ڕۆیشتووە یاخود کەم بۆتەوە یاخود بە جۆرێک ئەم جوڵانەوەیە هەندێک هەتەرانەت بە جوڵانەوەیەکی ناسەرکەوتووی ئەزانن بەشێک خەریکن ئیتر هەر خێرا ئەڵێن نەی نەمانوت ڕوخانی جمهوری ئیسلامی ئاسان نیەم جوڵانەوە ئاوە بەزوو بە سەرکەوتن ناگا خەریکن باسیەوەکەن کە چۆن پێشبینی دروستیان کردووە کە سەرکەوتن بەدی نایە بەڵام لەوانە هەمووی بۆ گوزارێن ئەم جوڵانەوەی لە هزار زیندووە لە هزار لە ترس و لە بیمەکانی جمهوری ئیسلامی شاگرتی بگەین لە ناو چاوی ئەوانە بیخوێنینەوە جوڵانەوەیکی زیندووە ئاگر و بڵێسی دانەمەرکاوەتەوە ئەگەرچی زۆر دیار نییە و هەموو چاوەکان نایبینن بەڵام لایەزال لە جێگەی خۆی ماوە بڵێسە ئەداوە کاتێک ئەبینی بڵێسەکەی بەرەو بڵندتر بوونی ژەرچێ بەڵام بۆچی نەیتوانی بە سەرنجامی خۆی بگا بۆچی نەیتوانی سەرکەوتنی یەکجارێکی بەدەست بێنێ بۆ جمهوری ئیسلامی لەم جوڵانەوە گەورە و فراوانە جەماوەریە لەم هاتنە مەیدانە دلێرانەی ژنان و پیاوانی ئێران لاوان بگرە تەنانەت ساڵندانیش لە بەرامبەر جمهوری ئیسلامیە بەڵام لەگەڵ ئەوەیە ئێمە ژێر و ژووربوونی ئەم سیستەم و ئەم ڕژێمەمان نەبینی هۆکاری ئەسلی بۆ چی ئەگەڕێتەوە هۆکاری ئەسلی بۆ ئەوشتا ئەگەڕێتەوە کە پێڵەن باڵانسی هێز من لە بیرمە 20 ساڵ لەوانە 25 ساڵ بەر لە ئێستا کەسێک لە ئێرانەوە لە کوردستانەوە لەگەڵ قسەیە کردەیوت جمهوری ئیسلامی وەکو دیوارێکی شکستە وایە بەڵام دیواری شکستە دیوارێکی کە شکستە بێ پێویستی بەوەیە هێزێک پاڵی پێوە بنێ بێڕوخێنێ ئەگەر ئەوی هێزە توانای بێ ئەم دیوارە شکستە بڕوخێنێ ئەوە ڕوخێ ئەگەر ناڕوخێ ئەم ڕژیمە من چەند جار ئەم باس کردو ئێستا وەکوۆیە پشتی لە دیوار بێ پێم وایە پشتی لە دیوارە یعنی ڕوبەڕووی کۆمەلگا وێستاوە چەکی بەدەستە هەموو شتێکی بەدەستە بۆ کوشتار و چونکە پشتی لە دیوارە تا آخر گولە ئەیتەقێنێ جنایەتەکە تەوەحشی ئەسڵەن کۆتایی پێ نایە یعنی ئەو شتێک کە پێڵێن پاشەکشەم من نایبینم یعنی چی مثلا جمهوری ئیسلامی لەکوێ پاشەکشەی کردو نەیکردووە ئەوەی کە پێی کراوە کردوێتی ئەوەی کە نەیکردووە پێی نەکراوە بەڵام من پێم وایە چونکە گەیشتوتە خەتی آخر پشتی بە دیوارەوەیە بەو معنای گیانی سالم گیان بەدەرناوە
کە باڵانسی هێز ئاخرەکەی تەواوەکە معناوەیە ئەم بزوتنەوە هەرچەند پان و بەرین بووە هەرچەند بەقوت بووە هەرچەند شکۆدار بوو بەڕاستی سەربەرز و شکۆدار بووە بەڵام هێزیەوە نەبووە کە ئەم ڕژێمە بڕوخێنشکم ڕژێمەش خۆ وانە هێزی نەبێ هێزی سەرکوتی یەکجار زۆر بووە بەڵام لە ساڵی ڕابردووە ئەم هێزی سەرکوتەی ئەو مەسرفی کردووە وانە مەسەڵەن دیسان بەخەولی فەرەنگێڵی ڕێکرێتی کردووە یعنی سەربازگیریەکی تازەی نەکردووە هەر بەو هێزەوە کە پار و پێرار و ساڵی 1970 و ئەوانە بوویەتی هاتۆتە سەرکوت و تۆ باسیەوەت کرد چۆن چاوی لێ بکەین چۆن چاوی لێک ئەگەر باش بە وردی چاوی لێ بکەی ئەم ڕژێمە و ڕژێمە نییە کە لە ساڵی 1970 ئێرانیا بڵێن کاتە چەند ساڵ 4 ساڵ لەوە پێش ئەو وەختیشە سەرکوتی کرد بەڵام سەرکوتێکی زۆر بەربڵاوی کرد ئەم یەک ساڵە نەیتوانێەوە ئەوەنە سەرکوتکە بەڵام سەرکوتی کردو ئەوەندەی کە توانێتی سەرکوتی کردو معناوە لەمە دواش ئەوەندەی کە بتوانێت سەرکوتەکە هەر ئێستا کە من تۆ بەیەکۆ دانیشتوین قرار وایە هەفتەی کە دێت ساڵیادی ژیناگوڵ و بەرگزار بکرێ هەم لە شوێنەی کە سپەردەکراوە لە ئایچی سەقز لە هەر کوێیەکی تریش کە بکرێت لە دنیا لە ئێران ئەمما ڕووداوەکە هەفتەیە بەڵام ڕووداوێکی تریش چاوەڕوانە کرێوش کرانەوەی زانکۆکانە بە بڕای من جمهوری ئیسلامی زۆر لەوەشە ترسێ ئەم دوانە بکەونەک یعنی ئەم دوانە بڕێوە بچن بە باشی و بە عەزەمەتەوە کەم هیوادار مەروابێ ئەم جارە بە معنایەک خۆناغێکی تازە یا دەورەیەکی تازە لە زیندووبوونەوەی لە کەوتنە ڕێگەی ئەم نەک زیندووبوونەوە چکە زیندووە ئەم شۆرش لە کەوتنە ڕێیەکی دووبارەی ئەم شۆرشە دەست پێەکە تەبان ئێمە گەورمەجارمان بخۆتوانین باسیەوە بکەین کە کەم و کوڕیەکان چی بووە مەسەڵەن یەکێک لە کەم و کوڕیەکان بە بڕای من ئەوەیە کە ئەم شۆرشە بە معنای واقعی ڕابەریەکی نییە بعضە کەسێڵێن وا باشە ڕابەری نەبێ ئەوانەی کەڵێن وا باشە ڕابەری نەبێ ئەیانەوێ ئەم بزوتنەوە سەر نەکەوێت چکە هیچ نەک هیچ شۆرشێک هیچ مانگرتنێکی 20 کەسیش بەبێ ڕابەری بەسەرکەوتن ناگا ئەمە مەسلەیەکی مهمە بەڵام چەند ساڵ ئەم باسە هەیە هیچ کام لە هێزەکانی کۆمەڵایەتی کە بەرامبەر بە جمهوری ئیسلامی ئەیانە کارێ بکەن نەیانتوانیوە بچنە و ئاستە کە ڕابەری ئەم بزوتنەوە بەدەستەوە بگرن بازە کەسێک خۆیان بەڕابەرەدان بەڵام هەر خۆیان بەڕابەرەدان نە کۆمەلگا بەڕابەریانەدانە نەواقعیەت وایە ئاڕفاتە من پێ خۆشە لێرە کەمێک هەڵبەستەیەک بکەین ڕات بگرم لێرە ئەگەر ئیجازە بدەیت باسی ڕابەری شتێکی بینی دیالکتیکی ڕابەری و ڕێخستن ینی من نەزانم ئێوە پێشتریش نظری خۆتان لەم بابەتەوە وتووە کە ڕێخستنەکە شتۆن ڕابەرایەتەکەی نەک بە پێچوانەوە من نادام تۆ منوتمە ڕابەری مهمترە لە ڕێکخستن ئەخ بنیش مەبەستم هەمان شتەیە ینی ڕابەری ئەولوێتی هەیە بەسەر ڕێخستن ئەگەر ڕابەری هەبێ ڕێخستنیش پێک دێەوە ئەوانە بەڵام ڕێخستن بۆ خۆی ناتوانێت ڕابەریەک دروست کات و پێچی بێنێت و بیخەمڵێنێ ئەزانی من لەگەڵ ئێوە هاوڕام لە هەر جوڵانەوەیکی ناڕەزاییە لە هەر مانگرتنێکە لە هەر خۆپیشاندانێکە لە هەر جوڵانوەیەکە لە هەر جێگایەکە بیبینی بەبێ کەسانێک کە پێشتازن بەبێ کەسانێک کە پێشقڕەوڵن لە پێشەوە ئەڕۆن وە ئقدامەکەن مبادرە ئەکەن و خەڵک کۆکەنەوە ئەوانە ئیمکانی نییەوە ئەمە بۆ خۆی ئەمەیچەکە لە بڵێن لایەنەکانی ڕابەری کە بە ڕابەری بەم معنایە وجودیە تەنانەت بۆ جوڵانەوەیکی زۆر بەرتەسک و کەم مەودا و بڵێن کەم تەمەنیش بەڵام گۆڕانی شۆڕجێرانی کۆمەلگایەک لابردنی سیستەمێک و هێنانی سیستەمێکی تر ئاڵ و گۆڕپێدان بە کولی پێکهاتەی کۆمەڵایەتی کۆمەلگایشی دیاریکراو جگەل لەوەی کە ئەم ڕابەریە بڵێن بە معنە تەکنیکی بخوازێ زۆرتر لەوە ئەخوازێ کە زۆربەی زۆری کۆمەلگا دڵنیا بن و متمانیان بەوە هەبێ
کە ئەمەی کە ئێستا سوکانی ئەم جوڵانی بەدەستەوەی لە ئایندەیە توانێت کۆمەلگا لەسەر بنەمایشی دروستە ڕێک خاتەوە، ینی لە هەموو ئەو شۆڕشانەی کە لە ڕابردووە ڕوویان داوە لە مێژووی مرۆڤایەتیە هەمیشە ئەو شۆڕشانە بە سەرکەوتن گەیشتون کە نەوات و ناوکۆکەی ئەوەی کە لە داهاتوە دروستە بێ ئەوانە هێناوێتە بەر مەیدان و پیشانی خەڵکیان داوە کە بەڵێ گەر ئێوە شوێن ئێمە کەون و ئەم پرۆسێ بە سەرنجام بگا سەرنجام ئێمە ئەمە دێنینە دیکە بلە بەردەستمانایە لە شۆڕشی فەڕەنساوا بووە لە شۆڕشی مەزنی ئۆکتۆبەراوا بووە من بۆیە بەم معنایە تێڕوانیی ئاوام هەیە کە لێرەیە دیالەکتیشی نێوان ڕابەری و ڕێخستن و ئەوانە زۆر بڵێن چی لێک هەڵپێکراوترە، یعنی ئینسان ناتوانێت دانەیەکیان هەڵبژێرێتەوەی کەیان واز لێبێنێ، ینی هەم پێویستمان بە ڕابەریەکێ کە توانێت ڕێخستنی هەبێ و هەم پێویستمان بە ڕێخستنێک هەیە کە زەمانەتی ئیدامەکاری ڕابەری بدات و ئەوانە بەم معنایەوە هەستەکەم کە لە شۆڕشی ئێرانە ئێمە جێگای خاڵی ئەوە ئەبینین کە هەر هێزێک ئیدعای ڕابەرایەتیەکە ئەو ئالتەرناتیوەی خۆی نەگەوەی کە لەسەر کاغەز پێمان بڵێت چێکە لە داهاتوە، بەڵام ناتوانێت دەستنیشانمان بۆ بکات لە جێگەیەکا بڵێ من کۆمەڵگا ئەبۆ جۆرە ئیداراکەم کە ئێستا جوابی فڵانە مۆزیل و مشکیلم داوەتەوە. من ئینەکە ئاوا بینم پێم خۆشە لە درێژەی قسە باسەکانی خۆتا سەرنجی لەسەر ئەم تێگەیشتنەی من بدەیت. من جاوات بیرەکەمەوە هاڕۆشەمان ئەو دۆرە کە تو باسەکەی ئەگەر ڕابەریەک شکل بگرێک لە بزوتنەوەیەکە بە خەڵگیت متمانەی پێ بکەن معناوەتە ئەو خەڵکە لە ڕابەریەکە ژیرترن یا لە ڕابەریەکە دووربینترن وان نییە هیچ وەختوانە گیزوانە بووە، بەڵام ئەوەی کە ڕابەریەک متمانەی خەڵک ڕاکێشە بەلای خۆیان ئەمە واقعیەتەیە، متمانە بۆ ڕاناکێشرێت کە تۆ باسیەوە بکەیت کە ئەگەر سەرکەوتن بەدەستێنا چی ئەەکەیت و چی ناکەی، ڕابەری ئەوەیە باسیەوە بکەیت کە چۆن سەرکەوتن بەدەستێنی، ئەگەر سەرکەوتنت بەدەست هێنا ئەگە توانین سەرکەوتن بەدەستێنی بەو هێزەکە لە کۆمەلگا هەیە ئیترەمدارە کۆمەلگا ئەکەوێتە شۆن قسەی تۆش بۆ ئەوە کە چۆن درێژەی پێ بدەیت، یعنی شۆڕشکردن یا بڵین لە ئێرانەوە پێڵێن انقلاب لە کوردستانی عێراق و لە عێراق انقلاب بە کوردەتاڵێن، بەڵام بەرحاڵ ڕێڤۆلوشن بەڕابەری سەرەکەوێ ئەگەر و ڕابەریە لانگتەرمیزمێکی یعنی بۆچوونێکی باشی ببێ بۆ دوا ڕۆژ و بتوانێت ئەو بۆچوونە بباتە ناو جەماوەرێکی بەرینی خەڵکی چەساوە ئەمدارە توانێت ئەو ڕاپەڕێنە ئیدامە پێ بکە، ئەگینا ڕاپەڕێن ممکن شە بە سەرکەوتن بگەێت و بەڵام ئیدامە پێیانەکە. تو باسی شۆڕشی فەرەنسەت کرد، باسی شۆڕشی رووسیەت کرد، بەڵام شۆڕشی فەرەنسەش و شۆڕشی رووسیەش وانییە کە چونکە ئەمە ئێستا لە ساڵی 2023 ئەژین وانییە کە شۆڕشی فەرەنسا مەسەلەن دوای ئەوەی کە لە ساڵی 1989 سەرکەوت مەسەلەن تا 30 ساڵ هەر لەسەرەوە بەردەوام بووانە بوویتر 10 ساڵی پێچوو ناپلۆن گرتی بەدەستەوە خۆی کرد بە ئیمپراتۆر و شتەکە گۆڕا لەو 10 ساڵە شتی زۆری بەسەر هات. ئەو شۆڕشی فەرەنسا کە شۆڕشی فەرەنسا زۆر بۆ بەرنمونە بۆ شۆڕشگەرێتی لە دنیا، بەڵام شۆڕشی ئۆکتۆبری سەروای لە هاتەخە، یعنی شۆڕشی ئۆکتۆبر دوای چەند ساڵێک بە ڕێگەیەکی ترا ڕۆیشت کە مەرامی شۆڕشی ئۆکتۆبر نەبوو بە تۆری واقعی. لێنین ڕابەری شۆڕشی ئۆکتۆبر بووە تا سەرخستنی شۆڕشی ئۆکتۆبر و بەو معنا ڕێکخستنیشی لە بەرچاو بوو. بەڵام تۆ تەماشای شۆڕشی ئۆکتۆبر بکە مەسەن لە حیزبی بۆڵشویکی ئەو زەمانە لێنین هەیە، ترۆتسکی هەیە، ئەمانە کەسانێکی زۆر ناسراون. کەسێکی تریش هەیە بە ناوی سڤەردلۆف کە مەشهورە بەوە کە ڕێکخەرێکی ئۆرگانیزاتۆرێکی زۆر سەرکەوتوو بووە، یعنی زۆر باسیەکەنێت، بەڵام سڤەردلۆف هیچ کارکتەرێکی ڕابەری لە خۆی نیشان نەدا لە توولی ساڵی 1970. ساڵی 1970
بدايەتەکەی حتا لێنین نێزانی لەو ساڵە کۆمەلگا ڕۆخێن لە 9 ژانویە لە سوئیس لەگەڵ جەماعەتی خوێندکار قسەی کردو و توێتی نەدام چی لە بەسەر دێ باسی انقلابی 1905 کردو توتی من مطمئنم ئێوە انقلابێکی ترەبین بەڵام دڵنیانیم خۆم بیبینم مانگێکی پێنەچوو ڕژێمی تێزاری ڕووخا یعنی لێنین نۆسترادامۆس نەبوو لێنین حتا ئەو وەختە زۆر ئومێدی نەبوو بەڵام دوای مانگێک شتەکە ڕوویدا کە دوای مانگێک ڕوویدا جا ئەمجارە لێنین چونکە کاراکتەری ڕەهبەری بوو هەر فەورەن وتی ئەمە بدایەتی کارە شۆڕشێکی تر بە شوێن ئەم شۆڕشە پێویستە بێت و ئەو شۆڕشەکەی تری ڕابەری کرد یعنی نە لێنین نە ستالین نە ترۆتسکی نە سوێردلۆن هیچ کامیان ڕێبەری شۆڕشی فێڤریای رووسیا نەبوون بەڵام لێنین ڕابەری شۆڕشی ئۆکتۆبر یعنی لە بینی هەتا فێڤریێژ نە لە بینی ئاپریلەوە هەتا ئۆکتۆبرە کات چەند مانگ کاتە پێمان 6 مانگ وانە بە 6 مانگ چونکە لێنین ڕاهبەر بوو ترۆتسکیش هێنایە پاڵخۆی ئەوانی تریشی قەنەعات پێکرد کە چی بکەن ڕێکخستنی دروست کرد ناڵام سوێردلۆف وەختە چکارە بوو منزورمەوەی ئەو کەسانە کرد ئێستا من ئەدەبیاتی چەپەکانە خوێنمەوە ئەوانەی کە چەپی ئێران ببەستن لە یەک دانایانە بەداخەوە لە یەک دانایانە نەمدی کە تاکیدە بکا لەسەر مەسەلەی ڕابەری کلمەی وحدەت بەکارە بن وحدەت و تەشکیلات اتحاد و سازماندەهی بەڵام ئەخە وحدەت و اتحاد خۆ بە معنای ڕابەری نییە ئەگەر بمانای ڕابەری بێ مشکلێکم نییە بەڵام هەتا مەسەلەی ڕابەری لە بەشی پێشڕەوی ئەم بزوتنەوە ڕۆشن نەبێت و خۆی دەرنەخات خۆ دەرخستنەکەشی مەزرمەوە نیە بە جەدەل و بە مەقالە نووسین و بە بەحسی تێۆریک یعنی من ئەگە کەسێک لە من پرسە لە ساڵێک ڕابردووە ئێستا تۆ نەزەرت چیە ئەڵێم ئەوەی کە بۆ من دەرکەوتووە ئەو گەنجانەی کە پیانەڵێن گەنجانی مەسەن لاوانی شۆڕژگەری مەحەلاتی تاران یا مەحەلاتی مەهاباد یا سنە لە چەند جێگە ئەمانە خۆیان نیشانداوە بەتابەت لە مەهاباد حتا شتێکشان بڵاو کردەوە بە ناوی ستیز نەدام چەند ژمارەیان دەرکرد بە هەمە ئەو ژمارانە کە خدمەوە ئەحساس مەکە ئینسانایەکی زۆر جددین یعنی من پێم لە ناو ئەوانە ئەگەر تا ئێستا پێک نەهات بێ شتێک پێک دێ شتێک وەکو مەسەن نێتوۆرکێک پێک دێ شەبەکەیەک پێک دێ کە لەناو ئەو شەبەکە لەوانەیە جەمعێک کە توانای ڕاهبەریان بێت توانای ڕاهبەری سەراسەریان بێت نەک ڕاهبەری مەحەلی ئەوانە خۆیان نیشان بدەن ئەگە خۆیان نیشان نەدەن نابن بە ڕاهبەر بەڵام ئەگە توانیان یەک بگرن توانیان ڕاهبەریەک شکل پێ بدەن و توانیان هێزی جەماوەر وا بێنە مەیدان کە ڕژیم نەتوانێت ئەگەروان خۆیان نیشاندان نەتوانێت زەفەریان پێ بە وەختە توان بن بە ڕابەری ئەو شۆرشە و بە سەرکەوتنی بگەێنن ئەلعان معلوم نییە ئەلعان هیچ ڕابەرێکی معلوم نییە من لێرە بە سەراحەت بڵێم ئەو ئەگەر کەسانێک پێیان وایە حیزبەکان ئەو حیزبانەی کە ئێمەیان ناسین ئەوانە ڕابەرن یا مەسەڵەن کەسانێکیان هەیە کە گوێ لەوانەگرن و بۆ حسابە ئەوان ڕابەرن من لەگەڵ ئەو ڕایان نیم هەر کەس لەگەڵ ئەو ڕایە پێخۆش بێ بەڵام من لەگەڵ ئەو ڕایان نیم من پێم وانی ئێستا منیش مەسەڵەن کە لە نەسڵی 20 ساڵەوە پێش انقلابی ئێرانەوە دەستم پێکرد یعنی من ئێستا کە لەگەڵ تۆ قسەکەم 65 ساڵ بەر لە ئێستا چوومەتە زیندان بە بۆنێ تێکۆشانی سیاسیەوە بەڵام من ناتوانم ئێستا ڕابەری شکل پێ بدەم ئیمکاناتیم نییە ریکوایرمنتیم نییە مەلزوماتیم نییە حیزبەکانی شەروانێ بەڵام ئەوانەی کە لە ناوەوە ئەم یەک ساڵە خەریک بوون ئەوانە مەلزوماتەکان هەیە شەبەکان هەیە شەبەکە نێتوۆرک مهمترین شتی بەڕای من هەم کۆمەلگا هەم شۆڕشەکانە بە نێتوۆرک شۆڕشەکرێت ئەگە حیزبێک مەسەڵ زمانی خۆی حیزبی تودە لەسەر نێتوۆرکەکان دامەزراوە مەزرم حیزبی تودەی دوای شۆڕشی ئێران نییە حیزبی تودەی مەسەن ساڵەکانی 1940 بە دواوە
حیزب ئەگەر لەسەر شەبەکەکان بێ ئەتوانە کارە بکە ئەگەر لەسەر شەبەکە نەبێ وەک ڕێکخراو بمێنێتەوە وەک ڕێکخراویش تێکەچێ تایسە تەجربەی ئەوە نیشاندا من مەبەستمەوەی لە یەک ساڵی ڕابردووشە هەرچی زار نەزەرێکم کردبێ یا شێرێکم نووسی بێ صرفەنەوە نەبووە من ئاژیتاسیۆن بکەم یا مەسەلەن احساساتم بەیان بکەم من خەریکم استراتژیە کە بە نەزەری خۆم دروستە بەیانی بکەم من پێم وایە کۆمونیستەکانی ساڵی 2022-2023 پێویست ناکە هەر لەسەر ئەو ڕەوتانە بڕۆن کە قەرنێک لەمەوبەر و 40 ساڵ لەمەوبەر و 50 ساڵ لەمەوبەر بوو ئەرکیانە شتی تازە بێن نەمەدا ئەرکیانە چونکە وەختی خۆی مەسان لێنین کە بە نەزەری من یەکێک لە سەرکەوتووترین ڕێبەرانی شۆڕشی کارگەری بووە وای کردو شتی تازەی هێناوەتەمایان ئەگناوەکو ئینتەرناسیۆنالی دوو کاری بکردایە هیچی بۆ ناکرا وەختێک ئەو بە قەتار لە سویسەوە گەڕاوە بۆ ئەڵمان حتا بۆ رووسیا حتا ڕەفیقەکانی خۆیان ئەو کاریان بەلاوە عەجایب بوو تا ئێستاش من وا ئەزانم چەپ لە دنیادا پێی وایە لێنین سازشێکی کردەوە بەڕای من مهمترین کاری ئەوە بوو لەو شەرایطە یعنی خۆی بردە موقعیتێک کە توانێت ڕاهبەری بکە ئەگەر تۆ مەسەن لێنین لە سویس وایە ئەو وەختە مانگی جار نامەی ئەگەشت بە پێتەرزبورگ خۆی چی بۆ ناکرا خۆی گەیاندە ئەو شوێنە کە کاری بۆ بکرێ و هیچ امتیازێکیشی نەدا بە ئەڵمان بەڵام کارێکی شۆڕژگەرانەی کرد حتا بە وەسیلەی مارتۆف کردی کە منشویک بوو مەزول وایە ئینسانی ڕابەر ڕێگە دۆزێتەوە ڕێگە حەل لە دۆزێتەوە بەڵام ئەو ئینسانانەی کە ڕابەر نین هەر شتەکە هەر بە دەوری ئاخولێنەوە وەکو تیارەیەک وایە کە بەس بچێت سەر فرودگایەک بچێت سەر ئێرپۆرتێک بەڵام بەسەر ئەیرپۆرتەکە هەر پسوورێتەوە جا فایدەی چێتەوە بەسەر ئەیرپۆرتا پسوورێتەوە بەکاری چیت لەبێت لە جگەکە دابەزیتر مەبەستمەوەیە مەسەلەی ڕابەری ئێستا کە ساڵێک تێپەر بووە ئێستا ئیترە بێت زۆر بە ڕاشکاوی و زۆر بە دقت و باسی لێ بکەم من پێم خۆشە ئەڵان تۆ خۆت نەزەری خۆتت باس کرد هەر کەسێکی تریش ئەگەر لە مەجالێکی ترا مەجال بوو جەدەل بکەین لەسەر ئەم مەسەلە یعنی من بە قەولی مەشهور بە بەرخۆرەتاوە سرم سپی نەکردووە تەجربە بێگومان لەگەڵ مەسەلەن من ئایا ناڵەجێک یا زانستێک چ زانستێکم هەیە هەر زانستێکم بۆ خۆم پاشەکەوت خست بێ حتمما لەوەژێ استفادە دەکەم بەڵام من کەس ئەوە تەجربەیەکی ئاوا 65 ساڵم هەیە و بە دەربەسی ئەوە هەم کە ئەم ڕژیمە بڕوخێ حەزەکەم لەسەر مەسەلەی ڕابەری کە مهمترین مەسەلە و مەزوریشم ڕابەری سەراسەریە ئەگەنا ڕابەری مەحەلی زۆرێک لەم هاوڕێیانی چەپ باسیەوەکەن ڕابەری مەحەلی حتممە وجودی منە لەم هەمیشە ڕابەری مەحەلی وجودی هەیە یعنی ئەمە وەکوە قسەی معلوم وایە ڕابەری مەحەلی هەمیشە وجودی هەیە 5-6 ساڵە هەزاران کرێکار لە اقتصاباتە ڕۆلی ڕەهبەریان بووە نەک ڕۆڵ کایە بکەن ئەخ لە فارسیا دوو کلمە هەیە لەبارهی ڕۆڵۆ نەقش بازیکردن هەیە نەقش ئیفاکردن هەیە من 3-4 ساڵ باسیەوە کە مەڵێم نەقش بازیکردن کاری هونەر پیشەیە نییە ڕابەر نەقش ئیفاکە نەقش تەنفیزەکە بە قەولی عەرەبی نەقش ئیجراکە دەی من ئەوە نابینم ئەوانەی کە باسیەوە کەناڵێن ڕابەری مەحەلی هەیە لەم زۆر باشە ڕابەری مەحەلی هەیە بەڵام ڕابەری مەحەلی خۆ ناتوانێت شارەکەی تر ڕابەری بکە کۆمەلگایەک کە ئیستا ناوی ئێرانە یەک دەوڵەت هەڵە لەم کۆمەلگا کە تۆ بێ بیرروخێنی لە تارانە تۆ ئەگەر لە تەواوی مەسەڵ لە کوردەواریە ئەگەر ڕاهبەریەک بێ هەموو کوردەواری ڕاهبەری بکە بەڵام نەتوانێت لە تارانە و ڕژیمە بڕوخێنێ یا حتا ممکنە و ڕژیمە لە تاران بڕوخێ دوای بچێ لە خۆراسان خۆی بگرێتەوە ئەبێ لەوێش بیرروخێنی دقیقاً وایە ئەمە معنای ڕابەری سەراسەریە ئەم هەمووە کە من فاتێ بەرحاڵ ئەم باسە ئەتوانێت مناقەشەکەمان توول و تەفسیل بێت و لایانی جۆر بە جۆری هەیە کە باسی بکەین قسەمەوەیە باوە سەراحەتەن بڵێم تا 10 ساڵی تریش هەر کەس بڵێز
سازمان وحدة تشكيلات من ألم هتان لي الرهبري كلي لكد ندوزيوت سازمان مهمة بلام ببير رهبري سازمان دروسكي شو دروسكي بانكي بوليسي سياسي كده لهم الدنيا واي بلام اگر رهبريت بو رهبريكا اتواني رقب دوزتو بو وقت شون کاری نهایی بکەیت چۆن کاری ئاشکرا بکەیت چۆن فلان بکەیت و چۆن سازمان دروست بکەیت چۆن سازمانێک دروست بکەیت کە پۆلیسی سیاسی زەفەری پێنەبا ئەوەش بەشێکە لە ڕاهبەری یعنی وان نییە سازماندەهی بتوانێت ڕاهبەری بەوجود بێنێ بەڵام معلومە ڕاهبەری ئەتوانێت سازماندەهی بەوجود بێنێ و من وەکو خۆم بە بەرپرسە زانم بەرامبەر بە مەسەلە کە ئێستا بەتابەت ئێستا کە ساڵێک تێپەر بۆ بەسەرم شۆڕشە گەورە و بڕام ناگەت چاو لەم شۆڕشە هەر کەس چاوی لێ بکە یعنی چاوی شۆڕژگەرانە بکە لەم شۆڕشە ناڵێ لە بین چووە ئەڵێ شوێنەکانی فەرقی کردووە مەسەن لە شەقام نێ دەبات لە شەقام نەبێت بەڵام لە شوێنی تر هەیە حتا یەک تاقە ژن لەم ڕۆژانە لەم مەسەن یەک دومانی ڕابردووە کە بەبێ حجاب هاتوێتە دەرەوە ئەوە نیشانەی دامەدانی ئەم شۆڕشەیە یەک تاقە ژن بەبێ حجاب بێتە دەرەوە دەی هەزاران ژن واکەن هەموو ڕۆژ دەرەقەت بە هیچ سیاسەتی شتا ئێستا ناتوانێت کۆنتترۆلی ئەمە بکەن من فاتێجان بە پێویستی زانم شتێک سەرنجێک لێرەیە بڵێم چ باسی سازماندەهی بێ یا باسی ڕابەری بێ من ئیشکالێکی گەورەتری بڵێن جوڵانەوە چەپەکان بە گشتی ئەموو چەپی ناوچەکە و بیمافیا چەپی ئێرانیش بەوا بینم کە ئەم مەقولاتانە زۆرتر بابەتێکن بۆ ئاژیتاسیۆن بۆ ڕیتۆریک بۆ ئەوەی کە باسی چیەکەین لە ئەلامی خۆمانە ئەڵین چی کە وەختی قساکەین لەگەڵ یەکە مۆزیلەکان بەچی تهدید دەکەین کەمترە چینە لایانی پراکتیکی مەسەلەکە من نەزانم ئێوە لێرە سەرنجی خۆتان لە بابەت نەخسەکان و کەم و کوڕەکانی ئەم جوڵانوێ باسەکەن بەڵام ئەگە قسە بێتە سەرەوەی کە چیمان پێویستە نەک باسکردن لە ڕابەریکردنمان پێویستە جامم چینە ڕابەریکردن وەکو ممارەسە وەکو پراکتیک ئیجابی ئەوە بکە کە لەم ڕۆیە لە کوردستانی ئێرانە بۆ نمونە لە کوردستان لەم شارانەیە ئێمە ڕوتێک هێزێک پێشقەدەم بێ و پێشخەرەوڵ بێ بۆ دروستکردنی سازمانێکی هەمەلایەنە و فراوان بۆ ڕێخستنەوە و سازماندانی کۆمەلگا لە دوای جمهوری ئیسلامی یاخود ڕێکخراوێک بۆ ڕابەریکردنی جوڵانەوەی شۆڕژگێڕانی ئێستا کە بتوانێت نەواتی دەسەڵاتی داهاتووی شۆڕژگێڕانی جەماوەر بێ کارێکی لەم بابەتە ئەنجامدانی کارێکی لەم بابەتە بۆ خۆی پراکتیزەکردنی ڕابەرایەتیە یعنی قسەکە زۆرتر لەوەی کە لەسەرەوە بێ باسی چیەکەین قسە بێتە سەرەوەی پێویستە چی بکەین کە من وازانم کە ئەم دووشتە لەو حاڵەتەیە ممکنە و ئیشکالێتە کامیان پێش کامیانە ئارەبانەکە پێش ئەسپەکەیە ئەسپەکە پێش عارەبانەیە لەم مەعزلەیە ڕزگارمان بێت ئەخ مەعزل نییە هەڕەشەمان ئەسپەکە لە پێش عارەبانەکەەوە شتێکی تر نییە ناکرێ یعنی ئەگەر عربانە لە پێش ئەسپەکەوە بێ ئەو ئەسپە هیچ پێ ناکرێ مەبەستمەوەی ئەوەی کە تۆ باسەکەی پراتی زۆر مهمە بەڵام ئەخت چەپی ئێران یا بڵێن کۆمۆنیزم لە ئێرانە کۆمۆنیزم لە ئێرانە لە سفرەوە دەست پێ ناکە چکە زۆر شت هەل بووە بە بڕای من مەسە ئێمە لە ساڵی 1970 بەتابەت لە کوردستانە لە باز شوێنێکی تری ئێرانە تەجربەی شوراکانمان بەڕێوە برد یعنی پراتیکمان کرد و ئێستاش بە بڕای من مەسەلەی شوراکە بە بڕای بە دەرەجەیەک فەهم کراوە دەرک کراوە حتا پراتیک کراوە لەلایەن چینی کرێکارەوە مەسەڵەن کەسێک لە هەفتەپا لە خوزستان کە ڕۆلی ڕاهبەری هەیە اسماعیلی بەخشی کەم زۆرم خۆشەوێ وەختێکڵێ شورارا باید زندگی کنیم زۆر بە نظری من زۆری فەرقە لەگەڵەوە کە بێژە شورارا باید سازمان بدەین شورارا باید زندگی کنیم معنای ئەوەیە ئەم شێوە ئیدارەی کۆمەلگا مناسبی دوا ڕۆژە ئەگەر جمهوری ئیسلامی بڕوخێ ئەمە مناسبی دوا ڕۆژە من پێم وایە ئەمە خۆی بەشێکە لەو پراتیکە کە تۆ باسیەکەی بەڵام بەشێکێتی هەمووی نییە بەرحەڵ ڕابەری مەجموعەیە کە لە پراتیک ڕابەری فقط بەحث نییە
بەڵام بەحسی مەقولەی ڕابەریش هەر بەشێکە لە پراتیکردنی ڕابەری من پراتیک و تێۆری ئەوە وا لە یەک ژیان ناکەمەوە من مشکلم ئەوەیە مەسا ئێستا کەم ئەدەبیاتە خوێنمەوە ئەڵێم بۆ باسی ڕابەری ناکرێت لە حاڵەکە جەدەل لەسەر ڕابەریەکە هەیە ئەو کەسانەی کە مەسەن لە جۆرج تاون دانیشتن یا لە فلان جێگە دانیشتن بۆچی دانیشتن خو بێکار نین ئەوان بۆیە دانیشتن کە گویان ڕابەری ئەم زوتنەوەی بەدەستەوە بگرن بەڵام کە سەرکەوتنیان بەدەست نێنا معنایەوەتە پرۆژەکان فاشلە مادام پرۆژەی ئەوان فاشلە پرۆژەی من و تۆ چییە ئەگە پرۆژەکەم ئێمە پرۆژەیەکمان هەیە بۆ سەرخستنی ئەم شۆڕشە ڕاهبەریەکەی یعنی شکلپێدانی ڕاهبەریەکەی بەبڕای من کلیلی مەسەلەکەیە ئەبێ ڕۆشنی بکەنەوە کە مەبەستمان چییە ئەگینا ئەگەر هەر چاوەڕێ بین ئەم شۆڕشە بێتە خیابان و چۆن بکە ئەم سەدها گەنجەکە لە تولی یەک ساڵی ڕابردووە گیانیان بەخت کردووە کەم نییە یعنی ئێمە بە تایبەت کەسانێکین کە 44 ساڵە شاهدی ئەم مەسائلە هەین و لەوانەیە هەزاران عەزیزمان لە دەستدا بێ بەڵام ئەگەر هەزاران عەزیزشن لە دەستدا بێ هێشتا لە دەستدانی عەزیزێک خۆی ئەبێ ڕۆشن بێ کە چۆن ئەکرێ یعنی منزورم وەیە ئەوەی کە قوربانی کەم بدرێ ئەوەی کە ئەوە بکرێ بەشێکە لە مەسەلەی ڕاهبەری ئەگینا ئاژیتاسیۆنکردن ئەوەی کە بڵێن برژێن خیابانەکان ئەمە لەوانەیە بێدەربەستانە بێ تۆ ئەگەر نەتوانی کارێکی وا بکەی کە خەڵک هاتنە خیابان نەکەن کوشتاریان نەکەن ناوێ بڵێ بێنە خیابان مەبەستم وەیە ئێستا مەسەڵەن من کە لە ئەوروپا ئەژیم و بە دەرەجەیەک سێکوریتی خۆم و دەوروبەرم مەحفوظە من ناتوانم وەک ئەو لاوانی سنە و ماباد و تاران و شیراز و ئەوانە قسە بکەم ئەوان هەن لە جەرگی مەسەلەکە لەوانەیە ئەمشەو بیان گرن لەوانەیە سۆزی بچنە زیندان لەوانەیە دووسبەی ئازاد بکرێن ئەوان شتەکە لە دەستیانایە کە چۆن ئەم نێتوەرکانە و نێتوەرک هەمیشە هەیە و هەمیشەش نێتوەرکەکان لەگەڵ یەکە پەیوەندیان هەیە بەڵام پەیوەند کافی نییە ئەبێ پەیوەندەکە تەبدیل بێ بۆ حاڵەتێکی ڕابەری هێرەمی ڕابەری سیاسی هێرەمی نەک ڕابەری سازمانی مەسەڵەن ئەگەر فەرزکەن ئێستا 4 حیزب ببن بە یەک کە تایشش ئەو کارە کراوە 4 حیزب بن بە یەک بڵێن ئێمە چۆن کە 4 حیزب بوون بە یەکەوە بێت توانین ڕاهبەری بکەین ئەڵێم فەرمون ئەگەر کردتان دەستان خۆش بێ منیش حەزەکەم ئەگەر بۆتان نەکرا بەوەی کە 4 تشکیلات بن بە یەک تشکیلات بەوە ڕاهبەری دروست نابێت ئەوەی کە 4 نێتوەرکش بن بە یەک نێتوەرک بەوەش ڕاهبەری دروست نابێت لە ناوەوەی کۆمەلگا بەڵام مەبەستمەوەیە کۆمونیزم لە ئێرانە شۆڕژگێری لە ئێرانە تازە نییە لە سفرەوە دەست پێ نەکراوە بە تایبەت شۆڕشی ساڵی 1970 زۆر دوور نییە بەشێک لە کادرەکانی ئەو شۆڕشە ئێستا هەن ماون لەبەرەوە ئەکرێت تەجربەکان لە یەک هەڵپێکرێن من زۆر مخالفیوەم کە بینی نەسڵەکان بینی جێنەرێشنەکان دیوار دروست بکرێت من ئەگەر ئەنرژیم بەخی جوانێک نییە بەڵام تەجربەم لە جوانێک زیاتر لەوانەیە ممکنە تۆزێک کۆمەک بکە کەوابێت توانین بە یەکەوە کارەکان بکەین جیلەکان نەسڵەکان و بەهەرحاڵ منزورمەوەیە ئەم مشکلە ئەلعان لە شۆڕشی ژینا هەل نەبووە مەسەڵەن ئێستا ساڵگەردی مەرگی ژینای عەزیز ئەو خۆی ئاکسیۆنێکە ئەوش خۆی ڕاهبەری زۆر باشە فاتی ئەچینە سەر ئەم باسە ئێستا لەسەر ئەم مۆزوع من دیارە ئەم دەرگای ئەم باسەدا ناخەین ئەمە توانێت ئەم باسە درێژەی هەبێەوە من بەڕاستی بە باسێکی گرنگ و میحوەری و کلیلی شێزانم بۆ تێگەشتن لە ئەولەویاتەکان و یاخود دیاریکردنی ئەولەویاتەکانی هێزە چەپ و کۆمونیستەکان هێزە کۆمونیستەکان لە ئێرانە و تایبەتیش لە کوردستانە ئەم باسە بەکراوی بەجێهێڵین و توانین دواتر قسە باسی زۆرتریشی لەسەر بکرێ بەڵام ئێستا بەهۆی مەحدودێتی کاتی بەرنامەکەمانەوە پێم خۆشە بچینە سەر مەسایلێکی ئەمڕۆیی سەبارەت بە جوڵانەوەی ژنژیان ئازادی و ئەو بانگەوازانی کراوە بەڵام بەر لەوە دووبارە یادی بینەرانی ئازیزی بێنمەوە ئەگەر تا ئێستا
کەناڵی هیواتان لەسەر یوتیوب سبسکرایب نەکردووە داواتان لێکەم ئەم کارە بکەم کارە کۆمەکمانەکە بە بینەرانێکی زۆرتر بگەین و کەیفیەت و زۆر کاتی بەرنمەکانیشمان بەرەو باشتر بەرین و هەر ئێستش لە ڕێگەی خۆتانەوە لەو کەناڵانەوە کە سەیری ئەم بەرنمەیە ئەکەن چ یوتیوبە چ فەیسبوک لە کەناڵەکانی خۆتانەوە ئەم بەرنمەیە بڵاو بکەنەوە لینکەکەی دابنێن بۆی کەوا بینەرانێکی زۆرترمان لەگەڵا بن بۆ بینەرانێک کە تا ئێستا کۆمنتیان نووسی واڵێم کە حتمما کۆمنتەکانتان نەخوێنرێتەوە و وەڵامە درێتەوە وانەشی کە نیان نووسیوە داوایان لێکەمەگە پرسیارێک سەرنجێکیان هەیە لەسەر ئەم بەرنمەیە و لەسەر ئەم بابەتە گرنگە پرسیارێکیان هەیە بۆ میوانەکەم فاتح شێخ لە کۆمنتەکانان بینووسن بێگومان بەر لە کۆتایی هاتنی بەرنمەکە ئەی خوێنینەوە و هەوڵەدەین وەڵامی بدەینەوە فاتح چینە سەر مەسایلێکی پراکتیکی دیاریکراو کە ئەم ڕۆژانە باسەکرێ ئەوانە من بینیم کە ئەحزابەکان بەشێک داوای مانگرتنی سەراسەریان کردووە بەشێکی تر بە مانگرتنی سەرانسەری قایل نینەوە من خۆشم بەڕاستی لایەنگری ئەو تێڕوانی نەم کە مانگرتنی سەراسەری ڕەنگە وەڵامێکی دروستی ئەم دۆخی ئێستا نەبێەوە ئەو هێز و ئەنرژی و توانە شۆڕجێران لە ناو خەڵکایە زۆرتر لەوەیە کە تەنها مانگرتنیشی پێ بکرێمە بەستمەوە نییە کە لە دژی مانگرتن و یاخود ئەو داواکردنی مانگرتنە ئەمڕۆ قسە بکەم یاخود بە ڕخنە لەوە بگرم بەڵام وا ئەزانم کە کرێ واوەتریش لەوە جومجۆڵی کاریگەرتر و بەرچاوتر و بڵێن هیز نیشاندانێکی زۆرتر ئیمکانی هەیە لەلایەکی کە ئاگادارین کە خێزانی ژینا مەحسا ئەمینی بەنامەیەکیان بڵاو کردوەوە بانگەوازێکیان کردووە و بڵێن بانگەشەیەکیان کردووە بۆ جۆرێک لە ئاکسیۆنوانە پێم خۆشە ئینتیباعی خۆت و تێڕوانین خۆت لەسەر ئەم بابەتە مەسائلانە بڵێ بۆ ئێمە لە ئێستاوە تا هەفتەیەکی تر حتمما ئاڵوگۆڕی زۆر ئەبینین و ئەوەش جێگەی سەرنجەکان لە میدیاغان بە تایبەتی وەک باسییان کرد BBC هەفتەیەک بەرنامەی تایبەت و زیندوی داناوە بۆ متابعەکردنی ڕووداوەکانی ئێران کە دیارە دەستگایشی میدیایی ئاوا پێشبینی زۆر ڕوونی لەلایە کە ڕووداوەکان لە ئێرانە بەرەو هەڵخشانێکی زۆرتر دەچن بۆیە بڕیاریشی لەم بابەتیان داوە من پێم خۆشە هەڵسەنگاندنی خۆت لەسەر ئەم بانگەوازانە چی دروستە بکرێ و چ ئاراسەیەک بگیرێ و چۆنی ئەکرێ باشترین و کاریگەرترین ساڵیادی شۆڕشی ژینا بکرێتەوە پێم خۆشە باسیوانم بوو ئەو بانگەوازەی کە بەڕێزان مژگانی افتخاری و ئەمجە دێمێنی ئاخرجار داویانە بەبرا من زۆر دقیقە زۆر منطقیە زۆر کورت و مختصر توانە ئێمە ساڵیاد دی عەزیزی خۆمان نەگرین یعنی لە منطقێکی کۆمەڵایەتی کەڵگوەرگرن کە لە هیچ کوێیەکی دنیا ناتوان پێ بڵێن نابێ ئەم کارە بکەین ئەوە لایەکتر توانە تونند و تیژی مەکەن حتا و توان ئەگەر تونند و تیژی کرا جواب مەدەنەوە ئەمەش بۆ شوێنێکە ئەوانتیایە خەریکی ئەو کارن پێویستە لەوانەیە خەڵکی تر جۆری تر بیر بکەنەوە ئەوە تا ئەو جێگە بە ئەوان ئەگەڕێتەوە ئەو کارەی کە 1 ساڵ ئەوان خۆڕاگریان کردو مەسەڵەن لە چلەی شاهر وەزیەتی کوان بۆ ئەوان حتا لە خودی ناشتنەکە ئەو ڕۆژەکە ناشتن من ئاگادار بووم کە فشاریان هێنا بوو سعات 4 بەیانی یعنی هێشتا کەس ئاگادار نەبێ ئەو کارە ئەنجام بدەن بەڵامەوان قبولیان نەکەوتیان سعاتی 10 بەیانی خەڵکمان داوت کردو وایان کرد و دیمان کە ئەو خۆڕاگریە تەسیرێکی چارەنووسسازی داناوە لەسەر دوا ڕۆژە خۆی ئێستاش بەبرا من بانگەوازەکەی ئەوان زۆر مەتینە زۆر بەرپرسانەیە و دوایش ئەوان ڕێک دایک و باوکی ژینان یعنی لە هەموو کەس زیاتر ئەلعان بە دەربەسی ئەوە هەن کە لە ئێستەوە تا ئەو ڕۆژە شتێک نێتە بەرەوە کە بەرنامەکەی ئەوان یا بڵێن ئەو کردەوەی ئەوان کە بە پێویست ێزان بۆ ساڵیادی ژینای عەزیز ئەوە مشکلەی بۆ پێشنێ بۆیە بە بڕای من ڕعایەتی ئەوە لەسەر هەموو کەسێک فەرزە
ئەوانەی کە لە ناوەن ئیتر ئەمەی کاڵەن مثلەن ڕژیم دووربینی داناوە کامرای داناوە فلانی کردو و جادەکانێک دێت ئەمانە معلومەوە هەموو کارێک کە لە دەستی بێ ئەیکا بەڵام خەڵکیش فێر بوون کە هەموو کارێک لە دەستیان بێ ئەیکەن بۆ ئەوە کارەکانی ڕژیم بەتاڵ بکەنەوە من زۆر مێدوارم کە ئەو ساڵیادە بە باشی بەڕێوە بچێت چونکە بەڕاستی ژیناگیان بوو بە ڕەمزی ئەم شۆڕشە و باوکو دایکی بوون بە ڕەمزی خۆراگری و شایستەی ڕێز و پێزانینن و باشترین پێزانین لەم شرایطە ئەوەیە کە ساڵیادێکی گەرموگوڕ و بەتین بگیرێ منزورمەوەی ساڵیادێت بەڵام شتێکی تریش دوای ساڵیادەکە هەیە ئەوش کرانەوەی زانکۆکانە کرانەوەی زانکۆکان پێویستی بە هیچ بانگەشەیەک نییە هەرەوەندەیە کە ئەگەر ڕژیم نەتوانێت کێشە دروستکە بۆ دانشگاکان لە ساڵی ڕابردووە دانشگاکان و خوێندکاران نیشانیان داوە کە پاڵپشتی ئەم شۆڕشن یعنی سەنگەرێکی زۆر محکەمن بۆ ئەم شۆڕشە من مەبەستمەوە نییە ڕەبتی نادەم بە مەسەلەی ڕابەریەوە ئەمانە بەڵام سەنگەرێکی محکەم بوون و ئێستاش ئەگەر دانشگا بکرێتەوە ئەگەر ڕژیم نەتوانم زەحمەتیان بۆ دروست بکات زۆر زۆر مهمە ئەمە دوو شتێک لە خلالی 2 هەفتە و 3 هەفتەی کە دێت ئەمە دیارەکرێت دوای ئەوە چی بکرێ یا مەسەڵەن خەولی تۆ کەسانێک داوای اعتصابیان کردو بۆوانە سیاسەتیانەوەیە داوای اعتصاب بکەن داوای اعتصابیشیان کردو ئەوانش کە اعتصابەکەن ممکنە بیکەن کاری خۆیانەکەنەوەن یعنی خۆشت وتت کە تۆ مخالفەتێکرد لەگەڵ ئەوە نییە مەبەستم تەنیا تۆنیت منیش و تۆش هەموو کەسێک بڵێ ئەوان کاری خۆیانەکەن ئەمانی تر چی کەسانێکش کە پێیان وایە کارێکی تر بکرێ ئەبێ ئەوە لە بەرچاو بگرن کە 1-2 هەفتەی کە دێت چۆنە یعنی زەمان و مەکان بناسن مەسەڵەن ئێستا ئەگەر کەسێک بانگەشەی ئەوە بکات کەس بێنە بڕژەنە خیابان زۆر سەیرە بەلای من سەیرە قرار ڕۆژی شەمەی کە دێت ئەو مەراسمە ببراون هەموو کەسێ بێ خۆی بە بەرپرس بزانێ بانگەشەیەک نەکا کارێک نەکا کە ئەو مەراسمە زەرەری لێ بکرێت کێشە بۆ دروست بکرێت یا مەسەن کێشە بۆ مژگانی افتخاری و ئەمجدی ئەمێنی دروست بکرێت ئەی تەبەن خۆوان تەنیانین هەزاران بگرن ملیۆنها کەس پشتیان نەگرێت بەڵام خۆی ئەوە کارێکە کە بکرێ و ئێوارەی ڕۆژی 25 خەرمانان یا بڵێن 16 سپتامبر ئیتر دەرەکەوێت بۆ من و تۆش بۆ خەڵکتریش کە ئەو بە سەرکەوتوی ئەنجام درا و ئەگەر ئەنجام بدرێ بەبرا من زۆر زۆر مهمە بۆ درێژە پێدانی ئەم شۆڕشە یعنی شۆڕشە کە ساڵێک بەسەریا بچێ و ئیدامە پیا بکە بە معنای ئیمتحانی خۆی داوایت یعنی ئەمەش مهمە من چەند جار تا ئێستا بڵاوم باسم کردو کە ئەم شۆڕشی ژینا کۆمەلگای بردۆتە خۆناغێک کە بێ هەموو کەسێک هەموو هێزێک هەموو حیزبێک حتا هەموو بزوتنەوەیک جارێکی تر بەرامبەر بەم مەسەلە کە پێش هاتووە جارێکی تر خۆی تاقیب بکاتەوە ساڵی 58 کۆمەڵە ئەلامەیەکی دا بە ناوی خەڵکی کورد دەربوتەی ئازماش دەربوتەی ئازماش یعنی چی یعنی خۆی تاقیب بکاتەوە ئەگەر خەڵکی کورد و ئەو وەختی کۆمەڵە ئەگەر خۆی تاقی نەکردایەت و مقاومەتی نەکردایە بەرامبەر بە هجومی جمهوری ئیسلامی ئەو عەزەمەتە بە وجود نەهات یعنی مەبەستمەوەیە ئیمساڵیش وەزعەکە وایە ئەگەر کەسانێک پیان وایە 40 ساڵ 50 ساڵ 70 ساڵ ڕابردووانێ ئەو ڕابردووە ئەتوانێت فریان بکەوێ مەڵم تۆزێک زیاتر بیر بکەن و وان نییە ئەبێت جارێکی تر بە دروستی امتحان بدەنەوە ئەگەر لەم امتحانی ئیمساڵ دەرچوون منیش و تۆش و کاناڵی هیوایش و هەرچی هێز و بزوتنەوەی ئەگەر لەم 1 ساڵی ڕابردووە و لەم 1 ساڵی کە دێت لە امتحان دەرچێ یعنی شتێکی مناسبی ئەم شۆڕشە بباتە پێش ئەوە سەرکەوتوو ئەگەنا سەرکەوتون نابێ لەبەرەوە من العان شتەکە بەوە زانم لەباری پراتیکیەوە کە لە ئیسەوە تا 16 سپتامبر یعنی تا 6 ڕۆژی تر
ئەمە 6 ڕۆژی تایبەتیە دوای ئەوەش دانشگاکانە کرێتەوە بۆ زۆر پێویستی بە نەخشە و بانگەشە نییە بەڵام هەموو کەسێ بێ لایەنگریەوە بێ کە ئەوە بکرێ زۆر کەسە لەام باسیەوەکەن زیندانیەکانە بێ ئازاد کرێ معلومە زیندانێ بێ ئازاد کرد زیندانی بۆ ئەسڵ بۆ زیندانی بکرێ بەڵام لەوانەیە بۆ هەفتە و دوو هەفتەی کە دێت ئەو مۆزوعان نەکرێت کارێکی بۆ بکەیت ئەگەنا خۆ معلومە بێ بانگەشەی بۆ بکەیت مەبەستمەوەی قسەکە زۆر زۆر دروستە ئەبێ لە عینی حاڵا کە بە بڕای من هەموو شۆڕژگێڕێک بەهبەت هەبێت کۆمونیست ئەبێ لانگ ترمیزمی لەبەر چاو بێت بەڵام لە عینی حاڵ لانگ ترمیزم بە معنای ئەوە نییە کە تۆ غافڵ بی لەوەی کە ئیمڕۆ چیەکەی ئیمشەو چیەکەی نیوە شەو چیەکەی بەیانەکەی چیەکەی لەکوێ چیەکەی لە چ مەکانێک و لە چه زمانێکا چیەکەی ئەوانە زۆر زۆر مهمەوە بڕای من ڕابەریکردنیانی ئەوە ئێمە کردومانە ئێمە جەماعەتێکین کە ئێستا بە هەر حاڵ تا ئێستا توانیمانە دەوام بێنین کە ماوین ئەو تەجربەمانە هەیە کە ساڵی 57 و 58 و دوای ئەوەش لە کۆمەلگایەکی بەرینی وەکو کوردستانە کۆمەلگایەکی پێچیدە ئاڵۆز لە کوردستانە نەخشی ڕابەریمان بوو ڕابەریمان تەجربە کردووە نەک لەبارەی ڕابەریۆشت بەخەت کتێبمان خوێندوێتەوە ڕابەریمان کردووە لەبەرەوە ئەتوانین ئەگەر بتوانین لەگەڵ ئەم وەزعەتی ئیمڕۆ خۆمان بگونجێنین ئەتوانین تەئسیرمان ببڕا من ئێستا زۆرترین مەسەلە ئەوەیە کە تو بدانین دنیای ئیمڕۆ چییە مەسەڵ کۆمەلگای ئێران لەکوێیە یعنی ئەمەی کە مەسەڵەن فلان کار کراوە فلان مەسەڵەن ئێستا بریکس مەسەڵەن ئێرانیان کردەوە بە ئەندام کردوانە بە ئەندام شتێکی مهم نییە یا مەسەڵەن ڕێگەی تجاری بینی هند و ئوروپا لەکوێ ورکراوە بۆ کوێ ئەوانە خۆمانە هەمووی تەسیری هەیە لەسەر وەزعی ئێران و بەتابەر وەزعی دەوڵەتی ئێران بەڵام لەسەر وەزعەتی شۆڕشێکە لە ئێرانە جەرایانی هەیە تۆ بێت لەوە فراوانتر دنیا بناسی ئەبێ فراوانتر هێزی خۆت هەڵسەنگێنی مەسەڵەن نمونەیەکی مەحدود باس بکەم هەورە شەماڵ وەختێک من مناڵ بووم کوردستانی ئێران و عێراق پیانەوتن ئەمدی و ئەودی و یعنی واقعان وەکو ئەمدی و ئەودی و حسابی لەسەرکرا جاران یعنی مەسەڵەن 40 ساڵەوە پێش 50 ساڵەوە پێش زۆر تەسیریان بوو لە یەکترینە بەڵام ئێستا وان نییە ئێستا لە کوردستانی عێراق مەسەڵەن حکوومەتێک هەیە نەدام حکوومەتێک یا دوو حکوومەت یا چەنە بەڵام بە هەر حاڵ ئەوە خۆی شتێکە کە بەمعناک بۆتە باعثیەوە ئەمدی و ئەودی و وەک 40 ساڵەوە پێش نییە یعنی ئەو هاو پشتیە کە ئەو وەختە بوو ئێستا نییە سە گۆڕاوە بۆ بە شتێکی تر لەبەرەوە ئەبێ چاولەوە بکەیت کە ئەو وەزعەتە گۆڕاوە ئەبێ چاولەوە بکەیت مەسەڵەن وەزی دنیا الان چۆن و کێشەی مەسەڵەن ئەمریکا لەگەڵ چین و لەگەڵ رووسی و لەگەڵ هند و لەگەڵ G20 و لەگەڵ بریکس و لەوانە چۆنە بەڵام مهمتر لەوە ئەوەیە کە بزانی کە ئەم شۆڕشە بەهێزی ناوخۆی کۆمەلگای ئێران ئەتوانێت بە سەرکەوتن بگەیە بۆ ببرن هەموو شت مهمترە یعنی ئەگە ئەوانەمان لەبەر چاو بێ ئەو وەختە تۆزێک ئەتوانین تەشخیص بدەن کە ئیمڕۆ مەسەڵەن لە سنە چی بکرێ ئیمڕۆ لە سەخت چی بکرێ سبەی لە تاران چی بکرێ ئەمانە بەشە جۆر بە جۆرەکانی مەسەلەی ڕابەرین کە بڕام ڕابەری لەم شۆڕشا شتێکی تۆزێک پێچیدەیە کۆمپلێکسە پێچیدە معنای خراپی نا کۆمپلێکسە ئەبێ بناستێ بەڵام بەمعنە یعنی مهمترین مەسەلە ئەوەیە کە من پێم وایە ئەم ڕژێمە گیان بە دەرنابا ئەگەر کە مەسەڵەن ئەوانەی کە پیان وایە ئەوانەی کە بە قولی تۆتیان نەمانوت ڕژێم بەم ئاسانی ناڕوخێ هەر کەس وتی نەمانوت فلان ئەوە ئەوێ شتەکە وا لێ بکە دقیقا ڕاست یعنی بەوە بۆ نەمانوتە ئێوێ بڵێ ئەم شۆڕشە ناتوانێت بچێتە پێش شوێن کڵاوی بابردوو کەوتون منەڵێم خەڵکی ئێران و کوردستان شوێن کڵاوی بابردوون نەکەوتون شوێنەوە کەوتون ئەم ڕژێمە بڕوخێن ئەم ڕژێمە ڕوخێ چۆن ڕوخێ ئەوە بەحسێکی تر
بەرحاڵەوەی واڵێت جۆرێک زۆران بازەکە بە نسبەتەوە کۆتایی هاتوو خەریکە فیکەی نهایی لێە و ئەڵێوە تا سەرکەوتن بۆ جمهوری ئیسلامیە بەڵامەوانی کە پێیان وایە زۆران بازەکە هێشتا بەردەوامە ئەوە بەو تێڕوانینە تەنها توانن ناڕازی بن ناڕزاییان دەربڕنەوەوانە بەڕاستی کەسانێکە پێیان وایە ئەم شۆڕشە بەسەرنجام ناگا خۆ جمهوری ئیسلامی گیانی تەندروست لەم بەرامبەرچیە دەرەبات چونکە جمهوری ئیسلامی بەم جوڵانەوەی بەڕاستی ڕوبەڕووی تەحەدایەکی گەورەی مەسیری و وجودی بۆتەوە و سەرنجام گیانی بە سەلامەتیا دەرنابا و ئەم جوڵانەوەی دووریان نزیک سەرەکەوێت چونکە ئەم جوڵانوێ بنەمایی ئەم ڕژێمە و ئەم سیستەمە بنەما بڵێن ئایدۆلۆژیەکانی بنەما ئەو بنەمانەی کە مەشروعەتی خۆی لەسەر دانابوو ئەو بنەمانەی هەڵتەکاندووە و ئیتر ئەمە دام و دەستگایەکە ممکنە بە قەمع و بە ئێرهاب و بە ئەو تەوازناتە دەوریانەی کە بەڕێز بەشیشان چوویتە سەریەوەوانە ئاماژەت پێکردنەوەوانە خۆی ڕابگرێت تاماوەکی دیاریکرا بەڵام سەرنجامەکەی هەر لە بینچوو لە ناوچوونەوە ئەم بەڕاستیم حکومە لەلایەن جەماوەری شۆڕژێڕە ئێرانەوە دەرچوو لە ساڵێک لەمەوە بەرەوە بە هەموو ڕووداوانەی کە بینیمان ئاماژەت بە نوکتەیە کرد بە خاڵێک کرد بڵێ لەسەر پشتیوانی بەڵێ فەرموو ئێستا من و تۆڵێن ئەم ژمە گیان دەرنابا و ئەم شۆڕشە سەرەکەوێت ئێمە بەم قسە ئێمە ئەمانەوە ئەم شۆڕشە سەر بکەوێت بۆ ئەم قساکە ئەوەی کە ئەڵێ ئەم شۆڕشە تەواو بووە ئەوێت تەواوی بکە قسەیەکی بێگوناح نییە سێک ئەو کەسانەکەم قسەکەن وان نییە تحلیلگەر ئانالیز بکەن ئەوان یانەوێت تەسیر دابن یا تۆ باسی BBC کرد BBC بێکار نین ئەوانە هەفتەیە وەختیان داناوە بۆەوەی کە بەرنامە ئەوان یانەوێت بە هەموو بەرنمەیەک بەبانکردنی هەموو ئەو کەسانی کە پیانەڕێن ئەکسپەرتی هەڵکییان ئەوانە ئەیانوێت تەسیر دابنێ لەسەر و تاسیرێک دای بنێن قەتعاً تاسیرێک نییە کە من تۆ حەزی پێ بکەین بەڵام ئەوان کاری خۆیانەکەن ئیمکاناتیشان زۆرە بۆ کاری خۆیان لەبەرەوە مەجرمۆیە هەر قسەیە کە ئەکرێم ئەوە کەڵێ نەموت معناوەیە ئەڵێ نامەوێ ئەم شۆڕشە سەرکەوێت من و تۆ کە ئەڵێن ئەم شۆڕشە حتممە سەرەکەوێ خۆی هەیە بەڵام سەرەکەوێ معناوە ئەمانەوێ سەر بکەوێ و هەوڵە دێن بۆ سەرکەوتنی مەبەستەوە لەوانەیە ئیمکاناتی ئێمە و کاناڵی هیوا و ئەوانە کەم بێ بەڵام هەرچی هەیە ئەوەندە هەیە کە ئێمە هەوڵە دەین کە ئەم شۆڕشە بە سەرنجام بگا ئەگەرچی لەوانەیە ڕێگەدەستمان ئەوە بەهێز نەبێ بەڵام بە هەرحاڵ تا ئەو جێگە پێمان نەکرێت تا ئەو جێگە ئەقمان پێشکرد تا ئەو جێگە مەسەڵەن ئێستا من و تۆ چەند نزیکەی ساعاتێکە قسەکەین بە پێی ئەوە کە ئەم قسانەی ئێمە یا ئەو قسانەی کە منەیکەم ئایا 10 نەفەر 20 نەفەر 50 نەفەر 100 نەفەر گوێی لێگرێ و پراتیکیەکە بەوە توانین تاسیر دابنین ڕێگەیەکی تر نییە و من زۆر مخالفی ئەوەم کە جەماعەتێک یا حزبێک یا هەرچی تەنیا کاریانەوە بە کە ڕاگەیاندن دەرکەن ڕاگەیاندن دەرکردن کارێکی ئاکتیو نییە ڕاستەکەی کارێکی ریترۆ ئاکتیو یعنی شتێک ئەبێ ڕوو بدات تا تۆ ڕاگەاندنێک ڕیاکشنە زۆر یاکشن بێ ڕاست تاوەی ئاکشن بێت تاوەی بەڵام زۆر کە دەتوانن بەپێی تەجربیان بەپێی توانایان بەپێی ئیمکاناتیان ئەتوانن کارێکی وا بکەن هەنگاوێک ئەم شۆڕشە بچێتە پێش لە شوێنێک بچێتە پێش لە دوو شوێن بچێتە پێش هەر کە لەو کارە بکە لەلایەن وەکو من و تۆ حتمما دەستخۆشیان لێکرێ فاتیجان با فرسەتمان بێ بچینە سەر کۆمنتی هاوڕێیان هەندێک کۆمنتیان نووسیوە بەڵام من بەر لەوەی بچمە سەر کۆمنتەکان بە ئاگاداریەک بڵاوکەمەوە تۆش ئێوەش ئاماژەتان پێکرد هاوڕێ فاتیحکە 19 مانگ جۆلێک هەوڵێک هەیە بۆی کەوە پەلامارێک بخرێتە سەر
یاخود ئەو ئیتیفاقی ئەمنی لە بینی دەوڵەتی عێراق و دەوڵەتی ئێرانە لە 19 مانگە جێبەجێ بکرێەوە ئاماژەیەکتان کرد بە پەیوەندی بینی هاوپشتی بینی ئەمدی و ئەودی و یاخود ئەمدی و سنوور و ئەودی و سنوور لێرە لە بڵێن هەرێمی کوردستان کەمپینێک بەڕێکەوتووە تقریبا زیاتر لە 250 ئیمزاتا ئەسەکۆ کراوەتەوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پیلانە دزێەوەی جمهوری ئیسلامی ئێران بۆ ئاوارەکردن و دەربەدەرکردنی ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە کوردستانەوە بەرەو جنوب دیارە سەبارەت بەمە لە داهاتویشی نزیکا بەرنامەمانە بێ و هەوڵەدەین ئەوانەی کە لەم کەمپینە بەشداریان کردووە یاخود فعالینەکە ئەم کەمپینیان بەڕێخستووە بدوێنین و لەو بابەتشەوە کەناڵی هیوا دەوری خۆی ببینێ لە دەنگ هەڵبڕی لە بەرامبەر ئەم پەلامارەیە کە ئەخرێتە سەر ئۆپۆزیسیۆنی ئێرانی لە هەرێمی کوردستان یاخود بارەگاکانیان لە هەرێمی کوردستان بەرحاڵ هاوڕیانێکە هەتا ئەسە بینەرمانن سپاسیانەکەین و دووبارە داوایان لێکم کە لینکی ئەم بەرنامەیە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە لە لای خوانەوە لە کەناڵەکانی خوانەوە بڵاو بکەنەوە هاوڕێ فاتح حچمە سەر کۆمنتەکان یەکێک لە یەکەمین کەس کە کۆمنتی نووسی هاوڕێ ئاراز ڕەشید بوو ئەمە کۆمنتەکەی بەڕێز زاناڵێ ماندوو نەبن شۆڕش ڕاپەڕینیان خرۆشان بۆ ئەو بزوتنەوە ناڕەزایەتی لە پارەوە لە ئێران بەردەوامە بەڕای ئێوە کام دەستەواژە دروستترە و لە بەشچی من پێم وایە شۆڕشە نەدام کلمەی ڕاپەڕین یا خۆشان فەرقەکانی لەگەڵ شۆڕش چێ بەڵامەدام شۆڕش کە بە ئینگلیزی پێڵێن ڕێڤۆلوشن ئەمەی کە لە ئێران هەیە ئەمەیە من ئەگەرش وترێتم شۆڕشی ژینا زۆرتر مەبەستمەوە بوو کە هەر شۆڕشێک بە ناوێکەوە ئەناسرێتەوە ئەگینا ئەوەی کە لەن ژنجان ئازادیم بەرهاوتمە سێ کلمەی جوانە بەڵام من بەوەی نادام کە گویا ئەوە ماهیەتی ئەم شۆڕشە نیشانەدا یا حتا کلمەی ژینا ئەوەی نیشانەدا شۆڕشە کە مادام شۆڕشە معنای ئەوەیە ئەتوانێت لە هەنگاوی یەکەمە ئەتوانێ ئەم ڕژیمە بڕوخێنێ بەڵام تەنیا یەک هەنگاو نییە ئەوەش کە بتوانێت ژێرخانی ئەم کۆمەلگایە کە جمهوری ئیسلامی لەسەری دامەزراوە ئەوەش تێک بدا معنای ئەوەیە کە چەسانەوەی سەرمایهداری تێک بدا من شۆڕش بۆ معنایە ئەزانم یعنی بە معنای شۆڕشێکی سۆسیالیستی و کرێکاری ئەزانم بەڵام ئەم شۆڕشە ئەلعانەگە من بڵم شۆڕشێکی سۆسیالیستیە معنای نییە تا شۆڕشێکی ئەوەیە بەرامبەر بە ڕژیمێکەوە و ڕژیمە بڕوخێنە بەڵام چونکە ئەو ڕژیمە ئەی ڕوخێنە ڕژیمێکی کاپیتالیستیە کەوابێت دەرگا کاتو بۆ ئەوە کە بەردەوامی ئەو شۆڕشە بێ و باعثیەوە کە ئەو کاپیتالیزمە توانێت بکەوێتە بەرهێرشی چینی کرێکار ژنان خوێندکاران معلمان ئەوانەی کە چەسانەوەیان لەسەر بووە لە تولی ئەمە جوابی منە یعنی باسی منەوەیە شەر لەسەر باسی من ئەوە نییە شەر لەسەر دەستەواژە بکەین بەڵام من پێم وایە ئەمە شۆڕش زۆر باش بەرحاڵەر بۆ ئاگاداری هەڵبژارنی ناونیشانی بەرنامەکە کەناڵی هیوا دیاری کردووە نەک ئێوە گەرنا ئەزانم کە ئێوە پێتان باش بوو ناوی شۆڕشی ژینابێ و ناوەتان پێگونجاتر بوو بەڵام ئەم ناونیشانە کە دیاری کراوە کەناڵی هیوا دیاری کردو نەک ئێوە باوەبدە هاوڕێکی تریش ئاوڕێ وەستا حسێنە حسێن مەریەم ئەم پرسیارەی کردووە لە گفتوگۆ ڕێکەوتنی ئێران و ئەمریکا لە ئێستادا چ کاریگەریەکی هەیە لەسەر ناڕەزایەتیەکان و دەسەڵاتی سیستەمگەری ئێران من پێم وایە زۆر تەسیری نییە ڕاستەکەی منەگە کەسێک بە تەمای ئەوە بێ کە دژایەتی ئەمریکا لەگەڵ جمهوری ئیسلامی بێ باعثی پێشکەوتنی ئەم شۆڕشە هەڵەیەکی گەورەیە ئەوە بەڵام ئەو بارەکەی تریشی ئەگەر کەسێک پێوا بێ ڕێکەوتن و گفتوگۆی ئێران ئەمریکا لەگەڵ ڕژیمی ئێران بەرهەڵستێک دروستەکە بەرامبەر بەم شۆڕشە بەبرا من ئەوەش غەڵەت یعنی مەسەڵەن بەعزە کەسێک هەڵێن دەوڵەتی بلژیک نەدەبوو ئەو کەسە فلان بکەم دەدەم ئەوانە بینی دەوڵەتەکانە ئەوەی کە لە ئێران ئەگوزەرێ شتێک نییە کە بینی دەوڵەتەکان زۆر فەرقی پێ بکە بینی کۆمەلگایە لەگەڵ دەوڵەتێک
ئەم کۆمەلگای ئێرانە بەگشتی یعنی لە سەقز و سنەوە هەتا ئەم پەڕ ئەو پەڕێ یەک ساڵە تقریبا ئەم کۆمەلگا بەعام هەستاوە لە دژی دەوڵەتێک کە لەو کۆمەلگا کردوتە ژێر دەستی خۆی. ئیتر ئەم دەوڵەتە لەگەڵ چین، لەگەڵ رووسیا، لەگەڵ ئەمریکا، لەگەڵ بلژیک، لەگەڵ ئەڵمان، لەگەڵ هەر کوێک هەر شتێک بکە، هەر مەعاملەیە بکە، هەر گرەوگانێک یا ئیسلێک بگۆڕێتەوە، ئەمە زۆر تەئسیری نییە ڕاستە. هیچ کارگەرێکی وای لەسەر ناڕزایەتیانە نییە. هەرەوەندە بەڵێ زۆر باشە. هاوڕێ حەمێ حاجی مەلا ڕاستی پرسیاری نەکردووە، هەر کۆمنتێکی بڵێن پڕهەست و خۆشەویستی نووسیوە بنێفێن وەسڵاو لەو دوو هاوڕێ ئازیزە و هیوادارم تەمەنتان بە دروستی و درێژ بێت و بە هیوای ساڵی تازە، ساڵی شۆش و کۆتای دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی ئێران بێت و کاکفاتی هەموو هاوڕێیان سەرنگونی ئەم ڕژێمە بە چای خۆیان بینن. هیوادارین بۆ ئەویش ئەلبەتە هیوای ئەویشەوە هیوای ئێمەش. زۆر چاکە. منیش لە بەشی خۆم هەر ئومێدی تەندروستی بۆ ئازیز دەخوازم هاوڕێ حەمێ حاجی مەلا و مێدم وارم هەمیشە سەلامەت و تەندروست بن و بە دیدار شاد بینەوە. هاوڕێ موسڵحیش ئەم پرسیاری کردووە، دەستی خۆش بێ، سلاوی زۆر ئەوڕێ موسڵح. ئەم پرسیارە لە سوپاس بۆ ئەم بابەتە بە پێزە پرسی حیزبێکی شۆڕژێڕی کۆمونیستی چلۆن ئەبینن. پرسیارەکە تۆزێک پرسیارێکی قورسە، بەڵام بەرحاڵ فاتح لە چەند دقیقەیەکە هەوڵ لە وەڵام دەیتەوە. ئەوە باسی کتێبە، باسی چەند دقیقە نییە ڕاست، بەڵام بەرحاڵ ببڕا من حیزبێکی کۆمونیستی شۆڕژگەر، من کۆمونیستەکە خەمە بەرەوە ڕاستەکەی ڕاست. حیزبێکی کۆمونیستی شۆڕژگەر ئەوەیە کە لە دژی بناغەکانی نظامی سەرمایهداری و چەسانەوەی سەرمایهداری بێ، ئەوە تەنیا ئەوە ناگرێتەوە کە چەسانەوەی کرێکە، باسی ژ نەگرێتەوە، باسی زڵم لێکراوی ئەو خەڵکانەی کە لەو وڵاتە ئاژین باسی زۆر ئەگرێتەوە. بەڵام حیزبێکی کۆمونیستی بەر لە هەموو شت ئەبێت لەگەڵ بزوتنەوەی کۆمونیستی کارگەری ئەو وڵاتەی کە تایە حیزبەکە دروست کراوە پەیوەندێکی واقعی پراتیکی و نێتوەرکی گەورەی ببێ و سەراسەری ببێ. ئەگەنا تەنیا بە ناوی حیزب و بە ناوی کۆمونیزم و بە ناوی ئەوانە بەداخەوە لەوانەیە کارێکیوان دەچێتی پێشەوە. ئێنە مەنزومەوەیە کەلیمەی حیزب، کەلیمەی کۆمونیزم، کەلیمەی شۆڕژگەر، هەموو ئەمانە ئەبێ معنای کۆمەڵایەتی واقعی پیا بکەن و ئەگە پەیانەکەن تەئسیریان نابێ. کەم نین ئێستا لە دنیا، مەنزوم تەنیا ئێران نییە، کەم نین، یعنی ئەتوانی مەسەڵەن ئەگەر بە حسابی تەزبیح بێت دوو تەزبیح داخی کە ناوی حیزب و کۆمونیزم و شۆڕژگەر کە بداخۆی هیچ تەئسیرێکیان نییە. بەڵام بە نەزەری من حیزب زۆر مهمە. طبعا من حیزبی کۆمونیستی بەلامە واجبە، بەڵام حیزبی کۆمونیستی ئەگەر شۆڕژگەر نەبێ معنای نییە، ئەگەر وەسلش نەبێ بە کۆمەلگا و بە بزوتنەوەی کرێکاریەوە ئەوە هیچ پێ ناکرێت، بەناو هیچ ناکرێت داخۆ. زۆر باشە. هاوڕانێکی تریش هەروە سڵاویان نردووە، هاوڕێ جەمال شەریف، هاوڕێ خەدیجە ڕەشید و هاوڕێ پێشڕە و کەی سڵاویان نردووە، دەستخۆشانیان نردووە، سوپاسیانەکەین. ئومێدەوارم بینەری بەرنامەکانمان بن لە داهاتوەوە، ئەم لیکەش لە ڕێگەی لینکی ئەم بەرنامە لە ڕێگەی خۆتانەوە بڵاو بکەنەوە، دەستان خۆش بێت کە تا ئێستا بینەرن بۆ ئەم بەرنامەیە. هاوڕێ فاتح، من پرسیارێکی وام نەما، ئەگەر سەرنجێکی کۆتایی هەیە و شتێک بیرمان چووە بچینە سەری باسی کەین، بڵین دواوتت کە بڵین حوسن الختامی ئەم بەرنامەیەمان بێ، بفەرموو. زۆر سپاس. قەتعاً زۆر شتمان لەبیر چووە، یا زۆر شت مەجال نابێ باسی بکەین، بەڵام لەم مەجالەدا کە لوتفت کردووە من جارێکی تر حەزەکەم بەڕاستی، چونکە ئەم ڕۆژانە ڕۆژێ
ڕۆژێ ئەوەیە کە ئێمەمانان هەمومان نەفەسمان لە سنگا حەبس کردووە بۆ ئەوەی بدانین ڕۆژی ساڵیادی ژینا چۆن بەڕێوەچێ و من لە ئەوڵشە باسم کرد ئەو پەیامەی کە بەرەزان مژگانی افتخاری و ئەمجدی ئەمینی داویانە زۆر منطقیە زۆر مەتینە زۆر بەجێیە دەستخۆش زۆر من ڕێز و پێزانینم هەیە بۆیان درودیان بۆ نێرم سڵاویان بۆ نێرم و ئارەزووی هەم ئارەزووی سەرکەوتنیان بۆ ئەەکەم بۆ هەم ئەمێ پێیان بڵم بەڕاستی جارێکی تر پێیان بڵم بەڕاستی ئەگەر پار ئەم وەختانە وتیان ژیناگیان تۆ نامرین ناوە دەبێتە ڕەمز لە یەک ساڵی ڕابردووان ناوی ئەوانیش و خۆراگری ئەوانش بۆ بە ڕەمز شایستەی سەربەرزی و شایستەی ژینێکی شکۆدارن و پێم وایە بەشەریەت ڕێزی هەیە بۆیان لەبەرەوە منیش وەکو کەسێک کە لەوانەیە دوور بەڕاستی ڕێزم هەیە بۆیان وای سەرکەوتنیان بۆەکەم و لە خەمیانە بەشدار بوون هەمیشە بەشدار بووم لە خەمی ئەویش و ئەو سەدها خانەوادەیە کە لە ساڵی ڕابردووە عەزیزانیان لەدەستداوە بەڵام هەمێدەواریشم بەڕاستی هەمێدەوارم بە تایبەتی بە خۆڕاگری ئەوان نمونە و سەرمەشق و سەرکردەی ئەو خۆڕاگریە بوون لەم شۆڕشەدا یعنی منزورم مژگان و ئەمجەدا لەبەرەوە جارێکی تر درود و پەیام و سڵاو ئەوان بۆ نێرم و ڕێز و پێزانینم هەیە بۆیان ئیت نازانم بەڕاستی پڕ بەدڵ حەزمە کرد ئێستا باوشیان پێ بکە دەست خۆش بێ زۆر سپاس فاتح مادوومان کردی هاوڕێ فاتح شێخ دەستەکان خۆش بێ مێدەوارم لە بەرنامەی ترا لوتفکەی دووبارە بە پێشنیارەکانمان قوبوڵ بکەی بۆ بەرنامە ئەوانە هەمیشە لێدوان لەگەڵ ئێوە قسەکردن لەگەڵ ئێوەیە چێژێک و سوودێکی تایبەتی هەیە کە پێم وایە بەشی زۆری بینەرانیشمان لەگەڵ منە هاوڕان لەو بابەتەوە تەندروست بیت و مێدەوارم فرسەت بێ لە باسی تر و بابەتی ترا هەر بەم ئومێدەوە کە ئاوا لە دڵتا هەیە باسی باشتر و باسی بڵین مفەسەڵتر سەبارەت بە ڕووداوەکانی ئێران و دۆخی ئێران و دۆخی دنیا پێکەوە بکەین زۆر سپاس دەکەم تۆش ماندوو نەبێ دەستان خۆش بێ هیوادارم کاناڵی هیواش لە کار و ئەرکەکانی خۆیان سەرکەوتوو بێ هەربژین زۆر سپاس بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم یەکشەمەیەشمان تا بەرنامەی تر بە دیداری ئێوە شادەبینەوە بە شادی و کامەرانیتان ئەسپێرین بیرتان نەچێ کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن تا دیدارێکی تر هەر شاد و کامەران Yeah.